حمایەی ڕای سۆران یاخۆ بەخێربێن سەرسەر و سەرچاوان نەوەزی خۆشەویست ومقدم نەبەزم سێبارە بەناوی لیژنەی ناوچەی قەڵای پارتی دیموکراتی کوردستان وەروە بەناوی ئەندامانی تیپی مۆزیقا بە خێراتێکی زۆر گەرمی قایب خامی شاری هەولێر کاک نەبەزی خۆشەویست وەروە لیوە عەبدوڵخاڵق بەڕێوەبەری پۆلیسی هەولێر وە لیژنەی بەدواداچوون مفەوەس ئەنوەر ملازم حەمید وەروە ملازم شەڵاو مفەوەس ئازاد کاکە ڕای سۆرانی جێگری قایب خامی هەولێر مقدم نەباز ڕای تۆگر و وەروە کاکە هەیدەری ئیمای ڕای سۆران یاخۆ بەخێر بێت سەرسەر و سەرچاوان وەروە بەخێراتێکی زۆر گەرمی حەمید قادری خۆشەویست دەکەین ئەویش بەخێر بێت سەرسەر و سەرچاوان هاي شيرنا دلي نباتا برشا دلي كباتا الشير بشي مدير شرطة عبد الخالق مخربة حرب بشي مدير شرطة رصاي عبد الخالق وردم او باي تختا رصاي عبد الخالق اودانا باي تختا وەروە بەخێراتێکی زۆر گەرمی حەمید قادری حرەکاتی هەولێریش دەکەین ئەمیش بەخێر بێ سەرسەر و سەرچاوان هەی دەوای دەردم لەیلیا جوانیت معلومی